ڕۆژی جیهانی چەپلەرەکانەوەی ئاماژەمان پێدا لەسەر ئەم بابەتە دەوەستین میوانێکمان لەگەڵە محەممەد ئاکرەی خۆشنووسە باس لەوە دەکەین بزانین بەهرەکە پەیوەندی بە چەپیەوە هەیە یان بەهرەکە هەر بەهرەیەکی سروشتیە بەڵام باز لەو ئاسانکاریش بکەین کە دەگوترێ چەپلەرەکان بەگشتی خۆشنووسن ڕاستە وایە محەممەد عقراوی یان محەممەد ئاکرەی بە کوردی لەن محەممەد ئاکرەی مامۆستا محەممەد ئاکرەی یا نازناوەکە بزانم عقراویە زۆر سپاس سپاس لەوە دەرفەتەوە چاوکەیتەوە بەخێر هاتی سەلام وڵات سەرەتا مۆزوعی دەستە چەپەکان یعنی ئەوانەی کە دەستە چەپن ئەمە لە کۆمەڵی خۆشنووسان دەتوانم بڵێم 200 خۆشنووس زیاترین ینی 180 احتیمالە دەستە چەپە بن هەمویان و هەتا ئەم زۆر کەس مەسەن بەخۆم مۆزەفم لە دائیرەی ئەوەی چەپە بیت خۆشنووشیت نەبی ینی ئەگە خەتات نەبی خەتی ئەتیادی خۆشە ینی خەتی نووسینی ئەتیادی دەڵێن ینی ئەوەی دەستە چەپەبی بەهرەی زیاترە یان زیرەکترە شەرت نییە مەسەن ڕاستەکانش برن زیرەک نەبن بەس مواصفاتمان کەمترە چەپەکان زیاترە ئەو جەنازمەوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوە ئیش نازم بەهرەی خواییە مەسەن ئێستا من یەک شتی دیشەیە کە گلەیەک لە داک و بابان زۆر جار دەبینی منداڵ بیدایەت بەدەستە چەپ دەستی دەبات و شتێکی بیخوایڵن لێ ناگەرن لە دەستی دەدەن دەنێ بافێر نەبی نە مەسەن لێی گەڕێن باشترە من دیتیتم ئەوانەی کە دەستە چەپەنە زیاتر حەڕووترن زەندیترن باشە مامۆستا هیچ ئاستەنجی هەبوو لە منداڵی کاتێک کە لە چەپە یەکەم جار قەڵەمت دەستدای هیچ اعتیادی چکە هەر وەکو کەسێکی ڕاستە ئێستا مش تعجبم پێ کە بەڕاستی تۆ بەلاتەوە سێرێمە بەڕاستی نووسین بەس من هیچ مانعک نییە ئێستاش محاولە بکەم دەتان بەڕاستەش بینوسم اعتیادی باشە تۆ کە لە منداڵی یاریت کردووە حتما یاری تۆپی پێ بەپێی ڕاستیان هەر چەپە یعنی هەر پەیوەندی بە نووسینەوە یعنی بەدڵی خۆتە هەر کامێکیان بە نانە ئێستا بەس خواردن ئێستا بە چەپەی تقریبا نازانم ینی هەوڵتدایە حتا 17 ساڵی هەر بە چەپەی خواردیتم 17 ساڵ بەس کە بوومە ئیشی خەتاتی وانم کرد یەک لە خۆشنووسەکان باسی حەدیسە چکرد گوتی وها باشە کە بەدەستە چەپ نانی نەخۆی بەدەستە ڕاست بیخۆی باشترە ئەو لەو کاتیەوە دەستە ڕاستم بەکاری نایە بەس لە خواردن نەکە ئیشەکانی دی هەموو چەپەیە کەواتە هیچ شتێک مەحاڵ نییە هیچ شتێک مەحاڵ نییە شتێکیش دەق نییە کە کاتێ بۆمانە نووسریان پێمانە وترێ لە مناڵیە دقێکی ئاینی نییە نەتوانین لیلابین ئەتوانین پێی بنووسین باشە مامۆستا بۆچی ڕۆژێکی جیهانی بۆ دیاری کراوە وڵات تەماشارەکە ئێستا هەموو شتێک ڕۆژی جیهانی هەیە هەتا لە خواردنەکان هەتا لە زۆر شتێکی بەس دەستە چەپ لەبەرەوەی هەموو مەسەلە هەموو ئەو خەڵکەی کە هەیە هەموو دەستە چەپ نینە کەمەچیان دەستە چەپن ینی زۆربەی نیە لەبەرەوەی احتیمالە هەر لەبەر ئەو کەمەیبی کە حسابەتیان لۆ بکرێتن لێ ئەم دەرم هەر احتیمال هەر لەبەرەوەی بێت مامۆستا هەندێک شتێک کێشە لێ دروستەکە بۆ نمونە تەوقەکردن هیچ کێشەت هەیە لە تەوقەکردن لە تەوقەکردن دەستی ڕاستەیە ناوە عیلاقەی نییە کەسی بەرام تۆوە لە کەسی بەرامبەرەکەی ناچار بە دەستەکەی تری بەکاربێنێت نه هەر دەستە ڕاستی دەین لە دائما دەست ڕاست بەکارێنێ خۆ دەستی ڕاستی تەرێک نەکردووە بەس لە یەک شت یعنی ئێستا زۆر نازم تەحیە ئەسکەری ئێستاشم نازم ئەمە هەر بە چەپەوان لێ ڕاتین ینی زۆر شت هەیە بە چەپەی لێ ڕاتی مەوسن پێم دەڵێن چەپە نیە ئاگال لێبی ڕاستە یان لە پەنجەمۆری ئەم لە دائیرە ڕاستە لە دائیرەی دەسمە دائیرەی پەنجەمۆر دەکەم لێم تێک دەچێت چکەم زیاتر هەر چەپەم بەکارهێنان ئەوێ دەبینی ڕاستەی دەبم یان ئەوەی دەبم زیاتر مشکلت هەیە لە سلفی سیارەوانە ئەوە دەستە ڕاستەیە ناویش ڕاستەیە جار هەیە لە نووسین ڕاستەکە باشترە جاریش هەیە بۆ چ کاتێک ڕاستەکە باشترە لە مەوزوعی دیتن مەسەن ئێستا من کە دەمێ بنووسم ئەو دیم لێ دیار نییە مەسەن یەکە کە دەنووسی بەو نوعی تەماشا دەکە پێشی لێ دیارە پێشەکەی دیار بەس من ئێستا ها دەنووسم ئەو دیم لێ دیار شتەکەی کەوەی لێ هات احتیمال ئاستەنگەکە بیت بەس هەر نەبوویتە مشکلە کە ڕێگر بیتن باش مامۆستا بەهرەکەی تۆ بەهرەی خۆشنووسیە وای هاژە هەندێک پێمان خۆشە هەندێک نمونەمان بۆ بنووسی هەندێک بابەتی جوان زۆر باش بەس ئەمە دائیمەن یەک شت هەیە کە دەمێ شتێکی بنووسم حبر قەڵەم وەرەقی خۆت ڕێک حازرە بەس چ بنووسم ناوی من ناوی هاژە ناوی پرۆگرامەکەمان بنووسە تا ئەوش پرۆگرامی بەیانی بەشێک لە هەندێک نووسینەکانمە کە نووسینەکان لە نام نەمایە بەڕاستی بڵێ ئەوانە هەموو خەتی خۆ من مامۆستا بەدەم نووسینەوە توانی قسە بکەی اعتیادیە دە باشە کەواتە تۆ بنووسە من حەزەکەم لەگەڵەوە پرسیارە لێ بکەم
ئەم کارەی تۆ ئەم پیشەی تۆ ئەم هونەرە گرنگەی تۆ لە چیا بەکارەهێنیت؟ وڵا زیاتر وەکو هەدیەکردن مەسەڵەن ئێستا دیاری بۆ خەڵات مەسەڵەن دەڵێ حەزم لێ ئاەت کورسێکم بۆ بنووسی لە ماڵێ بدەم یان دەستنووس بێت بەڵێ دەستنووسی جوانە ئەوانە تەبعەن هەموو هەدیە هەموو ڕۆیشتێ دوای ئەمن وەکو تیجارەتیش بەڕاستی وەکو کارکردن مەبەستمەوە بوو بتزانمەتوانی ینی سوودی لێ وەربگری بۆ بژێویشیانە ئێستا تازە هاتیمەوە لە تورکیا ینی ماوەکە ماڵم لە تورکیا ئێستاش ماڵم هەر لە تورکیا کە چوم یەکەم ئیشکردنم هەر خۆشنووسی بووە ینی ئەوە هەتا وەکو حکومەت ئەوان هاتنە ماڵیش مقابلان لەگە کردم هەندێک ئیشیان دامێ ینی سێ شوێنی گەورە هەبوو بە مستەمەڕی ئیشیان دەدانێ بینوستا ئەجە پێم بڵێ ئەو بۆدرێتی و پێداکرد بەم کاغەز ئەو پۆدرێ ئەو وەرەقانە دەستکردن وەرەقەی تەبیعی نینە ئەوانە دەمینێن ینی 200 ساڵ احتیمالە 100 ساڵ زیاتر ئێستا توانی دانێکیان بۆ من کە نووسی بڵێ بە دیاری بڵێ احتیاجیە ئەوانە دەستکردن ئەوەی لێ درا دیاری داوا دەکری مامۆستا ئەو دیاری هەرداوا دەکرێت بەخۆی ئەوە شەبی لێدرا لەگەڵ هێلکەی کە شەبی هێلکەی لێ دەدرێ تەمەشا دەکەی لوساتیەکەی ئەوەکەی نانووسرێت لەسەری دەبی پۆدری لێدەی ئەو جدوای لەسەری بنووس باشە لەگەڵ شعرا بینە چۆنە وڵی ئەم ئیلا شعر ئەگەر زیاتر عربی بەڕاستی ئێستا ناتوانانی دوو دێر شعری نالیم لەسەرەوە بۆ بنووسی بۆی کە هەر دیارێکە پێم باش نووسم بەس ئەگەر باوکە هاتوو لای خۆم ئەخناڵە من یەک ئیشکە لە گۆڕەپانی خۆتا یەکی ئیشکالی ئەومان هەیە هەموو جار کە دادەنیشم فکر دەکەمەوە چ بنووسم ینی ئێستا من زۆر جار لە فەیسبوک ئەوانە دەگەڕیم دەبینی شتێکی جوان دێتە بەرچاوم جار یەکشەوە حازریش نیمە مەسەلەن بنووسین بەیانی 24 کوردستان 24 ئێستا منیژە گەڕێم بۆ دێڕە شعری نالی لە بەرەوەی من ناتوانم شعرەکانی لە بەرکەم هەرچەنە ئەوە پرۆدوسەر وتی بەستێ نەگەیشتم تەواو بوو ئەستێرە هەموو مەحوە بزانین ئێستا ئەمە ئەستێرە هەموو باشە ئێستا چوارەکە دەنووسێ کە ئەم بە چەپە دەنووسم من گۆلاتان یاتیادیە مەسەن لە دیتنەکەی مەسەن لە دیتنەکەی کێشەوانی ئێمە لە کۆتاییە جوان سەیریەکەی زۆر بەڕوونی دەیبینین تەرکیزە هاژە زۆر تەرکیزیشی دەوێ زۆر بە وردی سەی دەکەیت مامۆستا دەینووسی مامۆستا پەیوەندی بەو قەڵەمانەوەیە کە بەکارهێنی بڵێ ئەوە خۆی بەشێکی هوەرەکەی وایە ئەوانە هەموو دەستکردن مەسەی خۆمانە بۆ دروستکرەوە لە چی دروستەکرێت قەڵەمەکانی قامیشە پێشتر بەڕاستی خۆشنووسەکان کێشەی قامیشیان هەبوو زۆر مەسەن قامیش نەدەهات یان نەبوو یان نەوەک هەبوو باش نەبوو بەس ئێستا هەیە مەسەن وەسائلی هاتن وانە زۆرە یان ئەو قماش فرۆشەکان لە ناو تووپی قماشی هەموو حەیزەران هەیە ئەوانە ئێستا زۆربەی لەوێ مەسەن خاستن ئەو نەوە زۆر زۆر باش لە ناو تووپی ئەوەی قماشەکان هەموو حەیزەران هەیە زۆر باشە سیر دەکەین ئەوە هەندێک لە قامیشەکانی شت ئەوەی لەگەڵا مامۆستا محەممەد موسا شتێکی وای لەگەڵا ئەمانە بۆچی بەکاردێنی ئەو موسانە ئەو موسە ئێستا ئەوکردنەوەی قامیشەکان ئەو موسە مەسەلەن ئێستا لەگەڵ نووسینەکەی نقطەك حبرکەتیتە ئێرە بۆ هەڵگرتنەکەیتی یان مەسەلەن لێرە هەندێک زیادە جالەویە بۆ درەکە ئیشی خۆیە کات ئەمە پێ دەڵێنە ڕتوش ڕتوشکردن و سافکردن ئەمە بەیانی 24ەکە نووسرا جوانە مامۆستا هەوڵە نەیاوە کتێبێک یاخۆت نووسراوێکی گرنگ بە دەستنووس بنووسیتەوە بۆی هەڵبگیرێت چونکە ئێستا هەمووی بۆ بە چاپی ئەلکترۆنی مۆدێل وڵی لێرە یەک شتێ پشتگیری زۆر مهمە چونکە ئێستامە هەر ئیشێک بکەین کاتێکی زۆری دێ یعنی ئێستا بمانێت ئەگەر خۆشنووسێک قورئانێک بنووسێتەوە 5 ساڵی دەوێت هیچ ئیشێکی تر نەکات 4 ساڵ 5 ساڵ ئیشی تر نەکات بەس دابنیشە دەویشە بکات ئەو هەم مثل صاحب عائلەی ئێستا مەسەن ئەگەر جیهەتێک هەبی پشتگیری ئەو کەسە بکە خۆشنووسە ئەو خۆشنووسە مەسە خۆی یەکلا بکاتەوە هەر زمانی مانگانەی مەسەن وەکو معاشێک شتێک بۆی دابدرێت
هەر کتابێک مەسەن چ حکومت بۆی دابنێت چ کەسایەتێک دابنێت چ دەستگایەک بڵێت حەزمان لێ ئەو کتابە بەدەست نووس بنووسرێتەوە دەتوانی بیکە بەڵام دەبێت بالمقابل مەسەن ژیانی مەزمون بێت ڕاست هەرچەنە نووسینەوەکان ئاسان نێسا هۆکاری ئاسانکاری هەیە بەڵام بەهادان بە شتێک ئەمە گرنگە تۆ کاتێ بە دەستنووس ئەیکەی ینی سەد هێندەی چاپێک بەهای بەرزتر و زیاترە نێستا ئەمە لە تورکیا ینی کە ئەوان زۆر احتیمام بە هەموو کارێکی دەستی دەدەن کە زانیان من لەوێ خۆشنووسم یەکەم شت لێیان پرسییم وتیان تۆ مسافری ینی گەشتیاری یان مقیمی لێرە وتنا من مقیمم ینی ئیقامەشتمێ وتیان تەواو یەکسەر هاتن مقابلیان لەگەکردن مەسەن ئیشیان دامێ مادەم احتیمامت بەخۆدا حەز لە شتی دەستە تەواو یعنی پارەکی باشیان دەدا بەڕاست بەداخەوە زۆربەی دەستنووسەکانی شاعرانی خۆشمان ئێستا لەوەیە لە مۆزەخانەکانی کۆمەڵی خۆشنووسان 29 ساڵە کۆمەڵەمان هەیە بارەگامان نیە لەبەرەوەی کرێ نییە بیدێ کەس هیچ جیاتێک نییە کرێی بداتن مەسەن کرێی بارەگای نییە بدات ئێستا کۆمەڵەکە هەلگیرا مەسەن ئێستا داواشمان لێکرا کە انتخاب بکەین ینی هەڵبژاردن بکەین ئەگەر نا کۆمەڵەکەی هەڵدەوەشێنەوە ینی پێشگیری نییە بەڕاستی بەعام بۆ باشە مامۆستا تەواو نووسینەکەت شتێکی تر کوردستان 24کەمان کوردستان 24 جوانە بنووسی مامۆستاک هەموو کەس دەتوانێت خۆی فێری خۆشنووسی و یاخود بەکارهێنانی دەستی چەپ و ڕاست بکات هەوڵە یان ینی ئەتوانین بەشێکی لەو ڕێگەیەوە بەدەست بێنین بڵێ لێرە شتێکەیە دائیمەن دەڵێن خۆشنووسی بەهرەیە ڕاستە بەهرێ ئەوە بۆ ئەو کەسە بەهرە ئاسانترە کە خی گەورە بەهرەکی دایتی لە مناڵی و چکە ئێستا من لە 86 کە تەمەنم 9 ساڵ بوو دەستم بە ڕسم و خەت کردی مەسەن هەر لە خۆیەوە مەسەن بەهرەك بووتەوە بەڵام ئەوە نییە کە ڕێگر بیتن کە تۆ بەهرت نەبێت و فێریش نەبی ناوەرم پێت دەڵێن بە ئاسانترین شێوە کە تۆش فێربی ئەو پەڕی مانگەکە مانگێک لەگەڵم بی بە ئاسانترین شێوە هەموو ئەسرارەکانی خۆشنووسی زۆر باش باسەیەکەین ئەوەی کە ماوە مامۆستا محەممەد ئێمە پێمان خۆشە لەگەڵ تۆیە پرۆگرامەکە کۆتایی پێبێنین بەڵام تۆ بەردەوام بە لە نووسینەکانت زۆر سپاس بۆ سەلامەت زۆر سپاس بۆ بەڕێزیشتان ئەوەش هاندانەکە بەڕاستی ینی هاندانەکە کە مەسەن چ وەکو چەپلەرێک چەپانێک یان وەکو خۆشنووسێک ئەوەش هاندانەکە کە یەک بەخۆم و خۆشنووسەکانی تریش جیهانی چەپلەرەکانە دەستان خۆش پیرۆزبایی لە تۆ تەواوی چەپلەرەکان دەکەین من شتێک بە چەپە بنووسم هاژە بینوسە بە چەپە زانین چۆن دەردەچێت ئەندووەکە بکەرەوە هەکار لە خوارەوە ئەو بسڕەوە ئەمە ئایپادە ئاسانتریشە منافەسەی مامۆستا محەممەد دەکەم ها باش دیارە ئەگەر ئەگەر دەتوانم ڕکابەری مامۆستا محەممەد هەر نەڵی تێناگەم چی نووسراوە نانەتەوە ئێوە ئاسانتریشە ئەمن بەچە بنووسی من بەخۆم ڕاستەمە ینی ئەتا ڕادەشی خراپ بەس دائما مساکە ئێستا هەر باشە دەخوێنێتەوە لە خەت شتێکی إعطاء كل حرف حقه يعني هەر پیتێک حەقی خۆی بدرێت مثلا ئێستا کوردستان نونەکە سفرەکەی دیار نیە نونە والله دیارە بەڵام زۆر سپاس دووبارە پیرۆزە لە تەواوی چەپلەرەکانی کوردستان زۆر سپاسان دەکەین سپاس بۆ تۆ مامۆستا بەخێر هاتی دووبارە